ئیسلام وایە، موسڵمان وایە، ئیرهابیە، تیرۆریستە، چییە ئێستا شتێتر فێر بوون. سەلەفی داعشە، سەلەفی داعشە، سەلەفی داعشە. خوا خەجاڵەتتان کرد. ئەوە هەر ئێمەین کە داعش بوو دوعامان بۆ پێشمەرگە کرد. خۆ ئێوە دوعاتان نەکرد، دانو پێشمەرگە کافرە. خێر بوو ئێستا شتە هەڵگەڕایەوە. ئەوە ئێمە بووین هاوکاریمان بۆ پێشمەرگە برد. خۆ ئێوە پێشمەرگەتان بە کافرە زانی. خێر بوو ئێستا ئێمە داعش بووین، ئێوە بوون بە مسڵمانێکی باش، هەر درۆ دە لەسەو بوختان. ئەویش سەری لێ تێک چوو. بەس ئەگەڕێن مسڵمانێک کەسێکە کوژێ، گەنجێکە باڵق نەبووە یان باڵق بووە، هیچ لە ئیسلام نازانێت دەستجێنش بە چێشکێ، نازانێت ئیسلام چییە. کەسێکە کوژێ کە ئیسلام ڕێی پێ نەیەوە وا بکە، دین ڕێی پێ نەیەوە وا بکە، ئەوە کەن بە نوقتە بەسەر ئیسلامەوە. اینجا بڵێ بڕۆ